بازان لە تەورێکەمی بەرنامەکەماندا باز لە جیاوازی نێوان خۆشەویستی ڕاستەقینە و ڤالانتاین دەکەین. بزانین خۆشەویستی ڕاستەقینە لەکوێوە سەرچاوە دەکرێت و ئایا دەبێت خۆشەویستی تەنها لە ڕۆژێکدا کۆبکەینەوە و تا چەند هۆشیاری گەنجان و لاوانمان گرنگە لەوەی کە ئەم بابەتە لەوانەیە پەیوەندی بە کۆمەلگای ئەمەوە نەبێت، پەیوەندی بە ڕۆژێکەوە نەبێت، خۆشەویستی پێویستە کە لە هەموو ڕۆژەکاندا ببەخشێتەوە بە کەسانی بەرامبەرمان. بۆ گفتوگۆی زیاتر لەم بارەوە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر یادیدەر دکتۆر کامل شارباژێری مامۆستای زانکۆی سلێمانیمان کردووە. کاک دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر بەخێر بێت. کاک دکتۆر دەمەوێت لەوە دەست پێ بکەین ئایا خۆشەویستی ڕاستەقینە لەکوێوە سەرچاوە دەگرێت و ئایا پێویستە بە یەک ڕۆژەوە؟ منای خوای جوانکاری جوانویست درود و سڵاو بە سەرجانی پاکی سەرداری مرۆڤاتی پێغەمبەری ئاخر زەمان صلی الله عليه وسلم. دیارە خۆشەویستی لە ئەسڵ و بنەڕەتدا غەریزەیە کە خوای پەروەردگار لە ناخی ئینسانەکانە چاندوێتی، واتە هەموو ئینسانێک ئەو غەریزەیە لە دڵیا هەیە، ئەو خۆشەویستیە لە دڵیا هەیە و بە تایبەتی تەبعاً ئەم غەریزەیە بۆ هەموو شتێک هەیە، یعنی غەر بۆ ڕەگەزی بەرامبەر نییە. غەریزەیەکە وایە مەسەلەن لە هەندێک وڵاتان بۆ بتێکانی بۆ دارێکە بۆ سەنەمێکە، کەسێکی تر مەسەلەن ئەم خۆشەویستی هەیە بۆ سەرکردەیە، کەسێکی تر بۆ جاری وایە بۆ وڵاتێک، ینی وڵاتەکەی لە هەموو شتێک خۆشترەوێ. دیارە مەوزوعەکەی ئەمە خۆشەویستیە بۆ ڕەگەزی بەرامبەر. ئەم خۆشەویستیە سەرچاوی گرتووە لە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ڕابەر و سەرداری ئێمەی موسڵمان بۆی باس کردوین. خۆشەویستی حەقیقی لێوە دەست پێکە، ینی ئێمە گەردی قەت بین لە هەڵسوکەوتەکانی پێغەمبەری خوا لەگەڵ بەرامبەرەکانیە. هەر لە سەردەمی مناڵیەوە خۆشەویستی هەبووە بۆ هەموو چین و توێژەکان و بە تایبەتی ئەو کەسانی کە پێویستیان بەو هەبووە زۆرێک لە تاقە و توانەکانی سەرف کردووە و خزمەتی خەڵک، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆی فەرمێ باشترین کەس ئەو کەسەیە کە هاوکاری و نەفعی بۆ بەرامبەر هەیە. لێرەوە تەبعاً ئینسانەکان کاتێک کە ئەم خۆشەویستیە دروست دەبێ بزانێت کە بەرامبەری باڵین بە ڕۆح لەگەڵیەتی، بەدڵ لەگەڵیەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕۆح لەگەڵ ئینسانەکانی بەرامبەریا بووە، بە ڕۆح لەگەڵ مرۆڤەکانە ژیاوە، واتە ئەوەی کە پیادی کردووە تێگەیشتون لە ناخە هەڵەقوڵێ. بۆیە کە ئێستاش لە سەرتاسەری جیهانە دینێک نییە بەقەدەر ئیسلام شوێنکەوتی هەبێ کە ئێستا نزیک بۆتەوە لە 2 ملیار شوێنکەوتووی ئەو ڕابەر و سەروەرەی ئێمە پێغەمبەری ئاخر زەمان. ئەوەش هەر لەو خۆشەویستەوە سەرەگرێت کە پێغەمبەری خوا خۆشەویستێکی حەقیقی هەبووە بۆ ئینسانەکانی بەرامبەر. ئەگەر لێوە شوێ دەست پێ بکەین کە بینە ڕەگەزی بەرامبەر، واتە ڕەگەزی پیاو لەگەڵ ڕەگەزی ژنە ئەم خۆشەویستیە کە ئێستا ئەوەی کە بازەکرێت ئەم دوو ڕەگەزەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەم دوو ڕەگەزەیە بۆ ئەم غەریزەیە خۆشەویستی بۆ تەبعاً هەموو کەسێک گوتمان ئەم غەریزەی خۆشەویستی هەیە، بەڵام مهم ئەوەیە تەوزیفی ئەم غەریزەیە، تەوزیفی ئەم حوبە ئەم خۆشەویستیە چۆن تەوزیفیەکەی، بە سیستەم تەوزیفیەکەی، بە فەوزا ئەیدەی بە فەوزا و بەدەم هەوا و ئارەزووەوە هەر جاری بەلایەکە بت بە تا ئەتخاتە چاڵێکە و خۆت نازانی با بڵێن لەکوێوە دەربێتەوە. کاکتۆر پێم وا بێت سبەینێ دانیار چواردەی دوو هەموو ساڵێک ڕۆژێک دیاری کراوە وەکو یادکردنەوە یەک ناویان ناوە ڤالانتاین یان ڕۆژی خۆشەویستی. لەیتر لەم ڕۆژەیە بەداخەوە ینی کۆمەڵێک حاڵەت دەبینین لەگەڵ کۆمەڵگای کوردی نایەتەوە یاخود ڕەنگە زیانیان زۆرتر بێت لە قازانجیان. پرسیارەکە ئەمەیە، ئایا هەڵەیە ڕۆژێک یادی خۆشەویستی بکرێتەوە یان ئێمە لە ڕۆژ یادی خۆشەویستیە هەڵەی زۆرەکەین؟ ئێمە جاری وا بزانین ڤالانتاین خۆی چییە؟ ڤالانتاین لە چیەوە هاتووە؟ یعنی ئەم خەڵکی ئێمە جاری وای هەر خۆی نازانێت ڤالانتاین چییە، یەکسەر خۆی خستۆتە ناو مۆزوعەکە و لە خۆ دیعای بۆکە. بەڕێزان ڤالانتاین لە ڕۆمی باستاناوە هاتووە. ڕۆمی باستانە بەسمان ئەو ڕۆمایی ئێستانیە، ڕۆمی باستانە هەموو ئەوروپاگرێتەوە تا ئەوروپای ئێستا. پاشایەکە بۆ بە ناوی کۆلۆدیۆس، ئەم کۆلۆدیۆسە تقریباً 700 ساڵ پێش زاین بووە. ئەم پاشایە کە لە دایک بووە دایک و باوکی مردووە، کە دایک و باوکی مردووە کەس نەبووە شیری باتێ بۆی بەخێوی کە گورگێک شیری داوت، واتە شیری گورگێکی خواردووە. هەموو ساڵێ بۆ یادکردنەوەی ئەم شیر خواردنەی کە گورگێک شیری داوەتێ
ئەم چووە بزنێک و سەگێکی سەر بڕیوە. ئەم بزن و سەگەی کە سەری بڕیوە دوو گەنجی هێناوە ڕووتی کردوونەوە دوو گەنجەکان خوێنی ئەم سەگ و ئەم بزنی داوە لەم دوو گەنجە بەنا وڵاتە گێڕاویانن بەنا ئەو شاری کە لە پاشاوە نزیک بوون. هەر کەسێک پێویستی بەسەرەن بە دوعا هەبوو بێ ئەو کەسانی وتوانەوەی کە مناڵی نابێ یا پەنجەیەک لە خوێنەکەی بە بیرێ بە ناوچوانی خۆی یا بە دەموچاوی خۆتەوە یا زمانێکی لێبە ئەمە کەسەی تر مەرادی حاصلە بێ و مناڵێ بێ. ئەمە یەکەم ئەو گوڵە سوورەی کە ئێستا خەڵکێک بە نەزانی شوێنی کەوتۆ و نازانێ ئەسڵ لە چێوە هاتووە. ئەمە با بڵین دوو شدەیە بڵین دوو سەبەب هەیە. ئەمە سەبەبێکیان. سەبەبی دووەمیان ئەم پاشایە ئەم کۆلە دۆسە بڵێن لە سیستەمی دوایی گەورە بووە بۆ پاشا لە سیستەمی فەرمانڕەوایی خۆیان دژایەتی با بڵێن ژن و ژون خازی کردووە. ویستوێتی هەموو با بڵێن خۆی تەبعانوانە بووە ئەو بڕۆ مەسەلەن مێژوو پێمانەڵێ بەڵام دژایەتی ئەمەی کردووە ژن و ژون خوازی بەدافعی ئەوەی کە لە ناو با بڵێن عسکەرە لە ناو با بڵێن جێشەکەی خۆیان ئەگەر ئەو کەسانەی گەنجەکان ژن بێنن مەشغوڵ ئەبن بە ژن هێنان و پرۆسی و سەرگیریەوە بۆ ئەوەی ئەمانە بەڕاستیان مەشغوڵن بە ئیشی سەربازیەوە نەیهێشتۆ ژن بێنن. ئەم ڤالانتاینە و کاتە بەڵین قەشە بووە. ئەم ڤالانتاینە دژی ئەوە بووە هاتووە بە دزی پاشاوە باشە بە دزی پاشاوە ئەو گەنجانە مەسەلەن ژنی بۆ دۆزینەوە جا ئێستا باسی سیستەمی ژنێنانەکە ژەکەین چۆن دۆزیوێتەوە. ژنی بۆ دۆزینەوە ئیتر بە ڕێکار و یاسایەکانی خۆیان وەختی خۆی کە ئەمان بەحساب مەسیحی بوون ژنەکانی داوە پێیان دوای پاشا زانیوێتی ئەمەی زانیوە ڤالانتاینی سجن کردووە دوایی لە سێدارەی داوە. ئێستاڵێن بابڵێن سەبەبی تریا با بڵێن ڕیوایەتێکی تر ئەم ڕیوایەتەیە کە ئەم خوێنی ڤالانتاینەکە لە سێدارە داوە پاشا لە سێداری داوە ئێستا ئەم گوڵە سوورە پێڵێن گوڵی خۆشەویستیە ڕۆژی عاشقان. دوایی ئەمە تەشەنەی کردووە لە ئەوروپایە ئێستاش لە هەندێ وڵاتی ئەوروپایە لە کەنیسای ئەمە تەطبیقەکرێ. تورەکەی گەێنن ناوی هەچی کچی ئەو شارەیە ئەو وڵاتەیە تەیەکەن هەر کەسێک دەستی پیا کرد هەچی هات بە دەستیەوە ئەو کچە ئێوە نەک بەمارەکردن تا یەک ساڵە لە بڕۆ لەگەڵ یابە دوای ساڵەکە ئەگەر هاتی تۆ بە دڵت بوو ئەوە بە نیزامی مەسەلەن کەنیسە لێت ماراکەین. ئەگەر بە دڵت نەبوو ئەوە ناوەکە بخێرەوە تورەکەەوە با بۆ کەسێکی تر بێ تۆ دانێکی تر هەڵبژێرە. بەم سیستەمە ژن و ژن خوازیان کردووە. ئەوەی کە ئێستا شانازی بەم سیستەمەوە ئەکەن بەڕاستی سیستەمێکە یا با بڵێن شێوازێکی هاوسەرگیریە کە شێوازێکی زۆر ناشرعیە کە دوورە لە هەموو بنەماکانی حتا نەک بنەمای ئیسلامی و هیچ هەت بنەمە ئەخلاقی ڕەوشتی و ئەو پرانسیپانەی کە مرۆڤایەتیە پارێزێ چونکە ئەمانە مرۆڤایەتی ناپارێزێ. حەز دەکەم یەکشت بڵم بێدایە ئەو ڤالانتاینی ئێستا دیعایی بۆەکەن هەر لە حکومەتی فەڕەنسا وەزیری دادی پێشووی فەڕەنسا هەر دوور نییە چەند ساڵێک لەمە پێش وەزیری دادی پێشووی فەڕەنسا سکی پڕ بوو لە 8 کەس کە خۆی وەزیری داد بوو. قەرارێکی دەرکرد ئەبێ بە ئیجباری ئەم 8 کەسە بهێنرێن DNA بۆ بکرێ بۆی بزانن وەزیری داد سکەکەی لە کامیانە. ئەوە بەرهەمی ڤالانتاین بەرهەمی خۆشەویستی ناشەرعی و بەرهەمی ئەو تورەکەی کە ئێستاش لە کەنیسەکانی ئەوروپایە دەستی پیاکەن و کە ئێستاش بەداخەوە زۆر بەداخەوە ئێستا بینین لە تەلەڤیزۆنەکانی خۆمان لە کوردستان لە هەندێک تەلەڤیزۆنە دیعایە بۆ هەندشتی واکرێ ئەوەی کە لەم ڕۆژانەدا ڕوویدا کە بە شانازێ وتی ئەوەی من پێشتر ئەو سەرگیریم لەگەڵا کرد ئەوە وازم لێنا و مناڵەکەی سکیشم کوشت لەسەر تەلەڤیزۆنە و دوایی ئێستا عەفوم کرد ئێستا هەر خۆشەویست بە ئەو خۆشەویستیە کە بەڕاستی بەنەمای ئەخلاقی کۆمەلگا تێگەدا کە ئێستا دراسەیەک هەیە حەزەکەم ئەوە ئیشارەت پێ بکەم دراسەیەک هەیە دوای 20 ساڵی تر لە ئەوروپا ئەو کەمە خێزانە تاکتاکە خێزانەی کە بە نیزامی خۆشانەیە ئەوەش نامەیە لە ئەوروپایە. ئێستا ئەوروپا گیری خواردووە بەدەست مناڵی ناشەرعیەوە واتە ئەو شوێنانەی ئەو بنکانەی ئەو دەستگانەی دایانناوە بۆ پەروەردەکردنی مناڵانە پڕ بوون جێگە نابێتەوە. ئێستا لەسەر جادەکانە زبڵخانەکانە فرێدرێن. ئەوە بەرهەمی ئەو ڤالانتاینەیە. اینجا ئەگەر دوای بچینە ئەو سیستەمێکی ئێمە دیعایی بۆکەی وەکو سیستەمێکی ئیسلامی زانی چی پەروەردەکە وەکێ پەروەردەکە.
کاک دکتۆر لێرەدا ئەوەی کە باسمان کرد پەیوەندی زۆر بە کۆمەڵگای کوردیەوە نیوە ئەگەر پەیوەندیشی هەبێ یاخود با بڵێن ئەگەر کەسێک باگراوندێکی ئیسلامیشی نەبێ هەر ئەو تێگەشتنی هەبێ کە ئەمە غەڵەتە ئەمە لەوەیەوە سەرچاوی گرتووە هۆشیاری تاک هۆشیاری گەنجان تا چەند گرنگە کە ئاگاداری ئەم ڕووداوە بن بۆ نمونە گەنجێک باین تا ئێوارە خەریکی موبایلەکەیت هەر لە موبایلەکەەوە سێرچی بۆ کە ئەزانێت کە ئەم بابەتە لەکوێوە سەرچاوی گرتووە تا چەند گرنگە کە گەنجان هوشیار بن لەو بابەتی کە یاخود ئەو یادانی کە لە کۆمەڵگای کوردیدا دادەهێنرێن دێنە ناو کۆمەڵگای کوردی و ئاگاداریان بزانن لەکوێوە سەرچاوە دەگرن زۆر نیمە ئەمە تێبگەین وەکو کۆمەڵگای کوردی دیعاە واکەینەمە کۆمەلگایشی مسلمانین بەداتا پێمانەڵێن ئەڵێن لە سەدا 95.9 یعنی خەریکاچێ بۆ لە 96 مسلمانین و هەموو دینێک و هەموو ئاینێک ڕابەر و پێشەوا و منەزیرێکی خۆی هەیە ئێمە ڕابەری ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکوتم تەوزیفی ئەم بە غەریزەی بۆ ئێمە کردووە کە ئەفەرمێ النکاح سنتي فمن رغب عن سنتي فليس مني واتە هاوسەرگیری سنت و ڕێبازی منە پێغەمبەری خوا خۆی هاوسەرگیری کردووە هەر کەسێک دژی ئەمە بێ ئەوە لە من نییە یا لە سنەتی من نییە یا لەسەر ڕێبازی من نییە هەچیەکیان بێ ئەمە ئەوەی لێ خوێندرێتەوە ئەگەر بەم شێوازە پرۆسی هاوسەرگیریت کرد وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوێتی ئەوە لە کۆمەڵگەی مسلمانانی ئەوە تۆ وەکو پێغەمبەری خوا هەڵسکەوتەکەی ئەگەر وانەکەی پێغەمبەری خوا لە تۆ بەریە واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ النظر سهم من سهام إبليس واتە سیرکردنی ڕوانینێکی ناشەرعی تیرێکە لە تیرە ژەهراویەکانی شەیتان چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جوان تێگەیشتووە نظرة فسلام فسلام فكلام فموعد فلقاء واتە ئەو کەسەی کە یەکسەر پەنا بخوا تووشی کارێکی ناشەرعیە بێ خۆ یەکسەر توش نابێ لە نێزەیەکەوە توژە بێ وەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێ ئەم کۆمەڵگەیە و کۆمەڵگەیەکی پاک بێ و کۆمەڵگەیەکی داوێن پاک بێ ئەخلاق پاک بێ و لەسەر ڕەوشتی پاک پەروەردە بێ بۆیە نەزەری حرام کردووە چونکە کارە ناشەرعیە کە لە نەزەرێکەوە دروزە بێ چونکە تۆ تا نەزەرێک نەکەی تا سەیری ئافرەتێکی نامەحرەم نەکەی لەکوێ سەلامی لێکەی ئەسڵەن تۆ سەیرت نەکردووە نایناسی کە تا سەلامی لێ نەکەی قسەی لەگەڵ ناکەی لە قسەوە مەوعیدێک دروزە بێ ئەجا لیقایەک دروزە بێ ئەجا پەنا بەخوا چتە پرۆسەی ناشەرعیەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵێ ڕێکاری شەرعی و هەم یاسایی چونکە ئێمە ئەگەر ڕێکاری یاسایی هەبێ ئەبێ ئەوی ڕێکارانە یاسایی و شەرعی بن هەر شتێک نایە با بڵێن ناشەرعی بوو نایاساییە چونکە هیچ دەقێکی شەرعی پێچەوانەی یاساکی تەندروست نییە یاسا تەندروستەکان ئەخلاقیاتی کۆمەڵگە ئەپارێزن ئەخلاقیاتی کۆمەڵگە ئەپارێزن بۆی حتا لە پرۆسی هاوسەرگیریە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە فەرمێ ئەگەر هاوسەرگیریتان کرد ئێوە لەوە چێ لەبەر دووسێشت هاوسەرگیری بکەن یا لەبەر مەسەلەن ماڵیەتی یا لەبەر جوانیەتی یا لەبەر نەسەبیەتی یا لەبەر دینیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ دینەکە هەڵبژێرن چونکە ئەزانێت دینەکەت کە هەڵبژار ئەمانەشی تویاکەوە بێتەوە ئەمانە هەموو لە دینەکەکەوە بێتەوە چونکە ئەخلاقیات و بڵێن پەروەردەی تەندروستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمانەی هەرتیاوە تۆ سەیری پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم هەڵسوکەوتی لەگەڵ خێزانەکانیە ئەمانە پرەنسیپن بۆ ئێمە بێ شوێنکەوتوی ئەمانە بین خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خێزانەکانی دوای 10 ساڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە مەدینە دەریان کرد و گەڕایەوە بۆ مەککە لە مەککە دەریان کرد چوو بۆ مەدینە دوای گەڕایەوە بۆ مەککە دوای 10 ساڵ یەکێک لە دەرگایدا وتی ئەو لە دەرگادانە ئەمە ڕەفیقێکی خەدیجەیە وتی چۆن توای 10 ساڵ تۆ ئەم دەرگادانت لەبیر ماوە وتی ئەوە هالەی ڕەفیقی خەدیجەیە چونکە خەدیجەش بەو شێوازە لە دەرگایەدا ئەمە خۆشەویستیە کەسێک کە بۆ هاوسەرەکەی خۆی بێ بەڵام ئەو خۆشەویستیانی لەسەر بنەمایەکی ناشەرعی کە ئێستا ئێمە لە زانکۆین ئەزانین چی ئەگوزارێ ینی شتیوە ئەگوزارێت لە زانکۆ و لە ناوەندەکانی خوێندنە بەڕاستی من جورئەت ناکەم لێرە باسەکەم بیا بڵێم ئێرە شوێنێکی پیرۆزەجێ ئەوە نییە لەم خۆشەویستیە ناشەرعیانەوە
بەڕاستی ئەو هاوسەرگیریانە دروست ئەبێ کە ئێستا ڕێژەی تەلاق لە کوردستانە لە هەندێک شارە زۆرترە لە ڕێژەی هاوسەرگیری. ئەی ئەگەر بگەڕێنەوە بۆ بارگراوندی با بڵێن باو باپیرانی ئێمە چەند ساڵێک بگەڕێنەوە بۆ دواوە، یعنی ئەگەر یەکێک لەگەڵ خێزانیە عاجز بوو بێ نەک تەلاق خێرا عشیرەت کۆ بوونەوە ئێتەڕەف یاردوو لە ئەچون کێشەکان هەلە کرد چۆن فڵان کەس چۆتەوە بۆ ماڵی باوکی ئەمە بۆ ئەوت بۆ ئێمە جوان نییە لەسەرمانەکەوێ بەس تەنها تۆرانێک لەسەریانەکەوێ. ئێستا سێ جار تەلاق ئەدرێ سێ جار مارە ئەکرێتەوە وازی لێ هێندرێ جاری وە لەسەر هەندێشتی زۆر ناشرینیش لەوە چێ لەگەڵ ڕێزمە ئەو خەڵکانە ڕاناسڵەکەن کە ئەمە بۆ ئەم پرۆسی وای لێ هات بۆ ئەم هاوسەرگیریە وای لێ هات داهاتووی ئەم وڵاتانە بەرەو کوێ. بۆ نمونە کاکە ئێمە لە کوردستانە بەڕاستی دەستمان لەوە چێ لە هەندێک شت شۆری بێ بەڵام دەست لە ئەخلاقیاتی ئەم میلەتە ناشۆرین و قبوڵی ناکەین کەسێک بەڕاستی ئەخلاقیاتی ئەم میلەتە بشەوێنێ. کەواتە کاک دکتۆر ینی ماڵەوە نەبێ هەڕەشە لێ بکەن باز لەوە بکەین لەسەر مۆزوعی ڤالانتاین ئەوە مێژوەیەک هەیەش قەشەیەک بابری مەنگریمان لە قۆناغەکەی خۆیان ڕەنگی شێکی باشکرد شۆڕشێکی کردوێ بەڵام پرۆسی و دواتر زەواجەکان سەقەتن و نەتیجەیان خراپێ مشکلەمان نییە. زۆر جاو پرسیارێکی ئێمە بۆچی دژایەتیەکەین دەکاتێکا شتەکە هەر خۆی بنەماکەی ئەمە جارێکە بۆنەیەکی ئەمە نییە بۆنەیەکی جیهانی نییە بۆنەیەکی سروشتی و ژینگە پارێزی نییە تا بڵی قەیناکایە ئەمە ژۆک و مسلمان بەشێکین لەم ژینگە و بە لەم سروشتەیانی دەرئەنجامەکانی شۆک و باست کرد ئەو هەموو فەزاحەتەیەکەی بینی لە کۆمەلگایە. پرسیارە جەوهریەکە ئەمەیە بۆ چی لە پشتەوە یان پاڵنەرەکان چین کەوا کۆمەلگای کوردی ئەیانەوێ بەم ئاڕاستە جوانە مێشکمان مەژوڵکەن بە ڕۆژی فالانتاین و نازان و خۆشەویستی و گوڵی سوور و ڕۆژی چی و چی و دیمەنی سەیرسێر لە تەلەڤیزیۆنەکان وەک ئاماژەت پێکردیانی بەداخەوە جاران ئەگەر کەسێک پەنجەیان بۆ درێژ کردایە بیان وتای ئەمە ڕەنگە نیشانەیەکی پرسیاری لەسەر لە ڕووی ئەخلاقیەوە شەش کۆڵان خۆی بشاردایەتەوە ئێستا زۆر جار لەسەر شاشەیە لێ سایری من جەستەی من بایی ئەمەنەیە. ینی شتەکانیان شتە نامۆکان زۆر ئاسان کراونەتەوە زۆر سادە کراونەتەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک دیمەن و کۆمەڵی قسە کە جاران لە ژوورێکی دوورەدەسی تاریکیشان لە ڕوود نەبوو بیڵێ ئێستا لەسەر شاشەکان زۆر ئەتیادی دەیڵێن و لە ماڵەکان هەمووی کەس گوێ لێ بێ. چی لە پشتی ئەمەوەیە کۆمەڵگای کوردی بەرەو کوێ ئەڕوا؟ منی شارت پێدا با بزانین وتمان ئەم گوڵە سوورە لە شێوە هاتووە ئەمە لە چاولێکەریەکی بێسەلیقەی با بڵێن بێبیر لێکردنەوەی ئاستێکی ناڕۆشنبیری هاتووە. یەکەم وتەوان لە خوێنی ئەو سەگ و بزنەوە هاتووە دوێمی لە خوێنی پاپا ڤالانتاینەوە هاتووە على ئەساس کە پاپا ڤالانتاین نەیتوانی پرۆسەی هاوسەرگیریەکی تەندروست ئەگەر ئێمە بە مستەلەح شەرعیەکەی خۆشمان دەڵێن شەرعی تەندروست پێشکەش بە کۆمەڵگەکەی خۆی بکە. ڤالانتاین هات توورەکەی زەواجی دروست کرد دەستی پیا کە بە ناشەرعی یەک ساڵ لەگەڵ کچێکا بە لەم توورەکە بۆ دەرەچێ ئەگەر دوایی بەدڵت بوو دوای ساڵێک ئەم ساڵی کە بە ناشەرعی لەگەڵیایەتی ئەمە خوێندنەوەی چی بۆەکەی کە لای ئێمە ئەمە زینای ئەمە ناتەندروستە ئەی ناکرێت کە پاپا خۆی بەسەرن بە مەسیحێ دەزانێ خۆی بە دینێکی سەمایی ئەزانێ ئێمە لەوێ ناتەندروست نییە بەڵێ بە تاکیدەوەن لە مەسیحەتەکەشان شێواندووە ئەمەش ناتەندروستە. ئەمەی ئێمە بەڕاستی ئەم گوڵە سوورەی کە بەدەستێوەگرین ئەم دوو سەنەدە هەیە بەڕاستی بڕۆن مێژوو ئاوامان پێڵێ کە ئەم دوو سەنەدەیە با بڵێن ئەم دوو سەبەب و هۆکارە کە لێواتون جێی شانازینین بۆ ئێمە وەجێی شانازین بەڕاستی بۆ خەڵکی مسلمان چونکە هیچیان ئەوە نین کە بەڕاستی ئێمە شانازی پێوە بکەین هەم لە سەگ و بزنێکەوە و کەسێک دەستی لێ باو بینێ بە دەموچاوی خۆی یابی خوا بۆ ئەوەی مناڵی بێ یا بۆ ئەوەی مەسەلەن دەدی خوانە لەن بەڕادێکی حاصل بێ یا مەسەلەن لەوەی ترەوە کە قەشەیەک مەسەلەن ئیعدام کراوە ئەوەشم بیر چوو کە قەشەکە خۆی هەر لە سجنە حەزی لە دەرگاوانی سجنەکە کە یەکی لە پاسەوانەکان کچێک بوو حەزی لە دەرگاوانی کچەکە کرد و بۆ ماوەیەک کە لەو سجنە بوو لەگەڵ پاسەوانی دەرگاوانی سجنەکە بوو کە حتا بە ئەوەی ئەو مێژوو ئەڵێ بە سیستەمەکەی خۆشیان مارە بڕی لەگەڵانە کرد بوو. شانازی بەکوێی ڤالانتاین و بەکوێی گوڵی سیرۆ بکەین. ئێمە بەڕاستی ئەوەی ئێمە باسیەکەین ئەمە حەقوایە بەڕاستی مسلمانان جوان لێ دوورکەونەوە واتە کەسێکی نوێشکەر بۆ خۆی بۆ کچی بۆ مناڵی ئەگەر چوو گوڵێکی سووری کڕی بە شێوەیەکی زۆر سادە و ساناهی وەری نەگرێ بەڕاستی ئەمە شتێکی ناشەرعیە و شتێکی ناتەندروستە
و لە دینی ئێمە ڕێگە پێنەدراوە شتگە شتێکی سادەش نییە بڵێ کاکە ئەمە گوڵێک بۆ مەسەرەن کەسێک بۆ خۆشەویستیاوێتی بە کەسێکی تر ئەمە خوێندنەوەکان وامان پێڵێن کە ئەمان گێڕنەوە بۆ دەیان بۆ هەزاران ساڵ بۆ دوای خۆمان کە لە سیستەمێکی ناتەندروستی ناشەرعیەوە ئەمە سەری گرتووە اینجا لێرە بەڕاستی ئێمە ئەگەر مەسەرەن ئێمە ئەمەدە سەر لێ شێواوین و ئێمە ئەوەندە داماوین شتێکمان نیە دینێکمان نیە لەسەری بڕۆین وەکووتمان ئێمە خەڵکێکی مسلمانی دیعاایی ئەواکەین لە 1995 بۆ 96 مسلمانین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایان فەرموودەی هەیە هەر یەکێ لە حەجی ماڵ ئاواییە یەکەم وەسێتی کە پێویستە بەڕاستی ڕێکخراوەکانی ژنان بەمانشێتێک بە قطعێکی گەورە لەسەر ڕێکخراوەکانیان بینوسن کە بەداخەوە دژایەتێکن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئیستەوصەو بالنساء خەیرا ئاگاتان لێ بێ ئامان لەگەڵ ژنانە لەگەڵ ئافرەتانە بە باشی هەڵسوکەوت بکەن کەمە ئەمە پەیامی طبعا لە تەمەنیە دایان پەیامی وای هەیە بەڵام لە نزیکی کۆتایی تەمەنیشە ئەم پەیامەی هەبوو بۆ کۆمەڵگای بەشەریەت کە پێویستە بەشەریەت بەڕاستی شانازی پێوە بکە بەڵام بەداخەوە ئێستا ئەبینی لە وڵاتی خۆمانە کۆمەڵی فەریکە ڕۆشنبیرم لە ئەمبانیا دوانێژی بانی شتێکم خوێندەوە کە نووسرا بوو ئەگەر حکومەتی کوردی فریان نەکەوێ قوتابیەکانی بەننا و قوتابیەکانی سەید و فڵان و فیسار وڵاتمان لێ ئەشێوێنن مەگەر فریادڕەسێکی وەک سیسی بێ ڕزگارمانکە ئەوەی کە پێی ئەڵێن مەسەلەن کەسی ڕۆشنبیر و ئەیەنە سەر شاشەکان و قسەی پێەکەن و لە فەلسفەی ئیسلامیە قساکە و کە دژایەتی ئەم فەلسفە ئیسلامی پێکەن ئەم پەیامانە بۆ ئێمە بڵاوەکاتەوە بەڵام جێی خۆشبەختیە دوێنێ لە هەڵەبجە پەیامێکی تریاندا کاکە ئێمە وەکو خەڵکی مسلمان وەکو کوردستان ئەمە پەیامی ئێمەیە لە یەک ڕۆژە لە ئاهەنگێکی تاجی زێڕینە خۆتان بینیوتان و ڕپۆرتاژتان لەسەر کردووە 1350 کەس حیجابی دروستی خۆی لەبەر کرد یا بڵێن جلی دروستی خۆی لەبەر کرد کە ئەزانێ ئەم جلە شەرەف و کەرامەت و ئەخلاق و هەموو بنەما خێزانیەکان ئەپارێزێ سبێنێ لە دایکی لە باوکی لە نەوەکانی ڕناکە و لەگەڵ ئەمانە ئەوێ ژیان بەسەربەرێ و ئەم خێزانە بەیەک و ئەمێنەوە دڵخۆش و ئاسوودا بن چونکە خێزان ئەگەر کاتە بێ خێزان هەر بۆ نیە بەڕاستی تۆ ڕبتێکی ئەوە لەگەڵ علاقەیە کە دەیە لەگەڵ دایک و باوکتە لەبەروی ئەوان توان هێناوەتە دنیا نا هەر لاەنە ڕۆحیەکە وەکو علەمانی علم النفس دەڵێن حتا ئەوانەی کە مسلمانیش نیشارەت بەمەوەکەن لاەنە ڕۆحیەکەی تۆ یعنی فیترەتەکەی ئینسان کە خوا دروستی کردووە لە ناو خێزانێکە ڕۆحی ئاسووداکە بۆ یە کەسێک کە ئەچێ بۆ ئەوروپا خۆ هەر لە خێزانی بەڕۆح دوور نەکەوتۆتەوە بەڵام بەجەستە دوورکەوتۆتەوە و زۆریش لە سەروەت و سامان و داهاتا لەوە چێ بەقەدەر چەند کەسانی کۆکو ئێری هەبێ بەڵام دائیمەن دوای 20 ساڵ نامورتاحە چونکە لە خانەوادەکەی دوورکەوتۆتەوە چونکە ئاسوودەی حەقیقی لە ناو خانەوادەیەکی پەروەردەی تەندروستی ئیسلامیە پەروەردابێ کە حساب بۆ باوک و بۆ دایک و بۆ برا گەورە و کە بە دایکی ئەڵێ دایە حاجی کە باوکی ئەڵێ باوە حاجی بەڵام ئەوەی بەو سیستەمە پەروەردە نەکرێن لە دوای تەمەنی 18 ساڵیەوە بە باوکیڵە تۆ پیر بووی هەستەکەم تێکەڵی یەکەی و ئەزانم بەڕاستی تۆ قسەکانت بە کەڵکی ئەم سەردەمە نایە ئێستا سەردەمێکی ترە و ڕۆشنبیریە بەڵام خەڵکێک لە پەروەردەکەی ئێمەیە واناڵێ ئەڵێ قسەکانی باوکم سەنەدن مانشێتێکن ئێمە لەسەر ئەم مانشێتانە کۆمەڵەشتی تر بنیادنی زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کامیل شەرباژێری مامۆستای زانکۆ سپاس بۆم دەرفەتە بە ئێمە بەخشی سپاسەکەم زۆر سپاس